هاوڕێیان سڵاو، من فەریدون عارف خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی نوێی سبەی کاس لەگەڵتانم. ئەمڕۆژ درێژە بە بابەتی مادەوەشبەرەکانە دەین و بە هەمان شێوەی پرۆگرامی پێشوو میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف خەرەستانیەکەین بە هیوام بتوانین خێزانەکان بە تایبەت دای و بابان لەم بابەتە هۆشیار بکەینەوە کە هەڕەشەیەکی جددیە لەسەر مناڵەکان مەبەستمان زیاتر لە مێر بنداڵ و گەنجانە کە ئەو کاتانەی زیاتر ئەچنە دەرەوە هۆشیار بن لەوەی کە مناڵەکانیان هاوڕێیەتیکی ئەکەن و کە دێنەوە تێبینی ڕەفتارەکانیان بکەن تاوەکو دوور بن لەو کارەساتەی کە بەداخەوە ئەمڕۆ بەرەوچی کۆمەڵگاکەمانی گرتووە. کاکتۆر دووبارە سڵاو، سپاس کە ماندوو دەکەین ببوورە. کاکتۆر لە بابەتی پێشوە لەبێیا بووین کە باسمان لە گرنگی هۆشیاری خێزان و دای بابانە کرد بە تایبەت بخۆتە زانیت مادە هۆشبەرەکان هەر دیاردێ لە کۆمەڵگای هۆکاری خۆی هەیە. مادە هۆشبەرەکانیش توشبوون و ئالوودەبوونی گەنجان بە تایبەتی هۆکاری تایبەتی خۆی هەیە. هۆکارەکان بە کورتی پێمان بڵێ بۆ ئەوەی کە دای و بابیان دایکان و باوکان زیاتر هۆشیار بن لەوەی کە نەهێڵن یان ڕێگر بن بەربەز بن لەوەی کە مناڵەکانیان تووشی ئەم بارودۆخە ناهەموارێتنەوە. بێگومان هەموو دیاردەیەک هۆکاری خۆی هەیە و ئەبێ دەستنیشانی هۆکارەکە بکەی اینجا چارەسەریەکەی بیر لە چارەسەر یەکێک لە هۆکارە سەرەکیەکان نەبوونی ڕێز و خۆشەویستی و ئاساییشە لە ناو خێزانە. ئەوەی شەکە لە هۆکارە سەرەکیەکان هەموو توێژینەوەکان ئەمەشە بواکەن، یعنی هەر خێزانێک شەڕ و ئاژاوی تیابێ، لێکترازاننی تیابێ، ماوکو دایکەکە ڕۆڵی خۆیان نەبینن، مناڵەکانیان بەس بەخێو بکەن نەک پەروەردەی بکەن، ئەچن بەس بەخێویانەکەن، پەروەردەیان ناکەن، ئەو بەهاو ئەخلاق و قیەمانی کە پێویستە لە مناڵیەوە تیانە ناچێنن. اینجا نمونەیەکی جوان نین، یعنی لەبەر چای مناڵەکەی جگەرا کێشە، خۆی نێرگەلا کێشە، یعنی کۆمەڵی ڕفتای ناشی نییە. ئەمە هۆکاری سەرەکیە، چونکە مناڵ بناغەکەی کەسێتەکەی لە 5 ساڵی یەکەمادانێ ئەگەر دایک و باو قودوویەکی جوان بنمونەیەکی جوان مناڵەکان لاساییەکەنەوەنێ. ئەگەر مناڵ چاوی هەیە لاسایی ئەکاتەوە قسە ناخوات بە هەموو ئەو دایک و باوکانە ئاڵین لە بەیانێت تا ئێوارێ لە تا ڕۆژی قیامەت بڵێ درۆ مەکە و دزی مەکە و خراپە مەکە و ئەمە مەکە و ئەمە مەکە، یەک فلسی قەڵب نایەنێ لە کاتێکە ببینێت و عکسەکەیەکی بەکردار، چونکە سەیری ڕفتار وەڵسوکەوتمانەکە جۆمان لێ ناگرێ. کەواتە لە پەروەردەی نوێ ئازانی ئەڵێکی مامۆساجیانەسا ئەڵێ لە بەرچای مناڵە بە مناڵەکە و مەڵێت درۆ مەکە، درۆ خراپە، خوا درۆ زنی خۆشناوی ڕقی لێ دێم حکایەتانی بۆ مەکە. ئەڵێ چی بە هیچ مەڵێ بەس لە بەرچای درۆ مەکەوتەوە یخۆ کە مناڵێتە دنیا و درۆزە بەڵێنێکت پێ جێبەجێکە. کەواتە ئێمە ڕۆژانە سەدان درۆ لە بەرچای مناڵەکانمان نەکەین، وعدیانێنی جێبەجێ پێی ناگەن وڵی مناڵەکانمان درۆزنن، ئێخۆ بە قسەیش زۆرەکەین، قسە سوودی نییە بەکردەوە لە بەرچایەمە. کەواتە هەموو دایک و باوکی ئەگەر پاشە ڕۆژی مناڵەکانیان نەوێ ئەبێ ماڵی خۆیان تون بگرن، سەگی دراوسێ بە دەست نەگرن کودەواری خۆماواڵێ. کەواتە یەکەم شت خۆشەویستی و هەست و ئەم مناڵە هەستکە ئەمان، هەستکە دایک و باوکی ڕەشەی لێ ناکەن، لی ناس و کاتی پێ ناکەن، هەستکە خۆشەویستە، هەستکە وەڵڵاهی یەکێ خۆشەویست بێ دایک و باوکی خۆشی بێ و ئەم خەڵکی خۆش بێ ناچێ پەنا بۆ مادەی هۆشبەربەرێ، ناچێ خەڵک کوژێ، ناچێت تعدا لە خەڵکە. ئەمەیەکێ لە هۆکارەکان. هۆکاری دووەم هاوڕێی خراپە. لە 190 زیاتری هەموو ئەوانەی کە چاوپێکەوتنیان لەگەڵاکرۆ ئێمە چاوپێکەوتمان لەگەڵاکردون ئەوانن کاڵین لە کێوە فێڵ لە هاوڕێ برادر. سێەم تەجروبەیە، ئەڵێ بزانم تامی چییە، بزانم ئەم شتە چییە. ئەمە بە مناڵەکان پیان ئەڵێن باوکە گیان ئەم حەزە لابە تامی هەرچیە بێ بجان کێشەکە لە چیە لە سەرەتایە تۆزێ ڕیلاکس و خاوبوونەوە و یانی ئیسراحەت و خەیاڵێکە دەیاتی خەیاڵێکی درۆینە. بەڵام دوای ئەوە تەدمیرت دەکات لە ناو دەبا هەر ئەوەنە پەلکێشی کردی چوویتە ناویێوانە ئیتر خوێنە داوایەکە مێشکە داوایەکە و کاتە خانەکانی مێشکی حتەنانن گەشی عقلیشی دواکەوێت. کەواتە ئەبێ ئەم دایک و باوکانە ئاگیان لە مناڵەکانیان بێ هاوڕێکانیان چێ. سێم بێکاریە. ئەمە لەگەڵی شابە چارەسەرەکە دابنین پێویستە حکوومەتی هەرێم ئەم هەموو گەنجەمانی ئەسوڕێتەوە با سەری خۆی هەڵنەگرێ بڕوا لە بەحری جەبخەوێ بخنچێ یا بڕوا لە ئەوروپا لێرە تۆ جامیعە پێتەواو کردو مەحەدی پێتەواو کردووە مەصرفێکی زۆری تیاکراوە با بەرهەمەکەین بۆ ئەوروپا نەبێ بۆ وڵاتانی تر نەبێت دەوەنە شوێنی بۆ بکرە شوێنی بۆ بدۆزەرەوە. بەڵام دوێنێ وەزیری ناخۆ ئەڵێ ئێمە ساڵانە بە 100,000 ڤیزا ئەدەین بۆ هەلی کار
دەستی کاری بیانی دێن هیچ بیانیۆک نییە بۆ ئەوەی کە گەنجی خۆمان بڵێ کار نییە و بێکارین وڵی بەشتی پێ بڵم مامۆسا من لەوەیە لە 100 متتەفیقم لەسەر قسەیە و من نەک لە قسەکەیەوە من چاپێکوتم لەگەڵ کۆمەڵی خەڵکا کرد بۆ نمونەیەکی سیتیەکی هەیە سەدان فلیپینی و نازانم ئەم ڕۆژ پێسوسپێستانی هێناوە بۆ خەدەمات و ئەمانە ئەڵم بۆ گەنجەکەی خۆمان تاعین ناکەی ئەلە گەنجی خۆمان ئیشە ناکات یەکەم دووەم هەر ئەوەی ئیشەکەی کرد بیانومان پێگرێ ئەبێ موچەکەم بۆ زیاکەی ئیشکردنی نەڵێ ئەمەش یەکێکە لەوەی کە ئێمە لە مناڵیەوە نەمانتوانیوە ئیش لای مناڵەکانمان خۆشەویستکەین نەمانتوانیوە پشت بە خۆیان بەستن نەمانتوانیوە لە مەکتەبیش و لە قوتابخانەش تیان بگەین کە ئیش هەمووی پاکە کە ئیش هەمووی شەرەفە هیچ ئیشێک نییە بە چاوی سوگە ئێمە لە کۆمەڵگاکە خەڵک بەکەناس گاڵتەی پێەکە سوگایەتی پێەکە کە لە من بم بەکەناس ئەمە کەناس یاخود بابن لە ئەزین لە یابان چی پێڵێن ئەندازیاری پاک و خاوێنی ئەزانیم یەکەم مەعاشی چەنگە 50 گەڵا هەموو کەسێکی ناتوانێت بێ بە ئەندازیاری پاک و خەوێنی چونکە ئەگەر ئەو ئەندازیاری پاک و خاوێنە نە وڵاتەکە بۆگەنەکە هەمووی نەخۆشی هەمووی تووشی 100 دەردەبن لای ئێمەش پیانە کە ناس و نازانم چی و ئەمە ئەم کەلتورە وای لێکردو گەنجەکەی من ئیش نەکات خۆ لە سکیدایکەوە نەیهێناوە پەروەردەیەکی سەقەتمان هەیە بە چاوی سوک سەیری هەندێک پیشە و ئیشەکەین ئێمەمانەیەکو مەلیک دانیشین اینجا ئەم وڵاتی ئێمە کاویلەکەی لە چی هەیە ئەم نەوتێ و ئەم با بڵێن بەتاڵەیەکە هەیە ئێستا لە دایرەکانەوە چەند ساڵ لە 2014 کەس تاعین ناکەن بەڵام هێشتا کاربن زۆرە هێشتا هەر ئیشەکانە ڕوا اینجا شیان کرد بە دوو دەوامە هەن نیوەی دەوامێک نوی دەوامی ناکرد ئەم هەمووش تەقاعد دەوێت هێشتا ئیشە ڕوا مانای چی ئەمە مانای ئەوەی ئێمە تاکەکانمان فێر کردووە پاڵی لێبن و پارەیان بینە ئەوە تەکرێکارمان نێش فەلاحمان نێش لە لادێ نەمانە هەمومان هێنا موچەمانان ئەمە وای لێ کردووە کە گەنجی ئێمە هەموو ئیشێک نەکا بەڵام کە ڕوویە دەرەوەی وڵات بەلای ئاسایی خەڵک نایبینێ ئەزانێم ئیشە خەڵکی تری ژێکا ئیشێکی شەرەبە لەوێ ئەیکا بەس لێ لە تاوی قسەی خەڵکی ناوێرە بیکە جا لەبەرەوە ڕاستە ئێمە هەلی کار زۆرە بڕۆ بزانە هەزارها خێزان هەیە هینیان ئەم با بڵێن کارگوزاریان هێناوە کە پیانەڵن کارەکە و خزمەکار نازانچی باشە بۆ خێزانی چیەمە ژنێ نەچێ کەسێک ئافرەتێک نەخۆشە یارمەتی بات و بۆ نمونە خواردنیاتێ چیەکە ئەگەر کوردە خزمەتی کوردکە بۆ من بچم لە فەریقا و لە نازام چۆ خەڵک بێنم هینەکەی خۆشم بێژدانیشە دەستانکاتەوە بەداخەوە ئەوە گرفتە کاکتۆر پەیوەست بە بابەتەکەی خۆمانەوە بۆ خۆتە زانی ئێستا لە چاکسازیەکانە لە زیندانی چاکسازیەکانە بازرگان و ئالوودەبووان وەکو تۆمەت بارسەیرەکرێن وەکە کاتی دەستگیرەکرێن ئەبرێنە ئەوێ ڕاستە مادەی ئەمان قورسترە و بۆی هەیە تاوەکو با بڵێن بەڵە زیندانی هەتایی و سێدارەدانیش بڕوات بەڵام ئەمان مادەکەیان سوکترە و بۆیان هەیە ئازاد بن هێنەر قوربانیە ئێستا قسەکەمان زیاتر لەسەرچی لەسەر ئەوەیە کە بۆچی تا ئێستا حکوومەتی هەرێم بە ئەرک و ڕۆڵی خۆی هەڵناسێت ئەمە لە یەک جیا بکاتەوە بۆچی سنتەری ڕاهێنانمان نییە یان وەکۆی ئەگەر هەیە بۆچی لە ناو چاکسازیەکانە بۆچی لە دەرەوە بە شێوازێکی جیاوازتر ئەمانە ئالوودەبووان پێویستە وەکو نەخۆش مامەڵەیان لەگەڵا بکرێت نەک وەکو تۆمەتبارێک بۆچی ئەم جیاکاریە ناکرێت کە دواتر ئاسانتر ئەتوانرێت هەم ئەمانە ڕابێنرێت لەگەڵ کۆمەلگایە و هەم ئەمانش کە بازرگانیەکەن جیا بکرێنەوە جاری یەکەم شت کە پێویستە بکرێ ئەوانەی کە بازرگانیان پێوە کرێت جیا بکرێن ئەوانی لەوانی بەکارهێنەرن چکە بازرگانیەکە خۆی چاکەزانێ ماڵی خەڵک کاولەکە بەڵام بەکارهێنەرەکە گەنجێکە ڕاهقێکە هەڵیان خەڵەتان و ئاسی ڕۆشنبیری نزمە لە خێزانێکی لێکترازاوەیە وەزانێ و کێشانی هەیەی ئەگەر و مادێ بخوا ڕزگاریە بێ لێ و کێشەکەی حەلە بێ و نازم سیارەی نەبێ سیارەی دەسەکرێ و گیرفانی بە تاڵی جیفانی پڕەبێ بەمە هەڵ خەڵەتێنراوە یان لە خراپترین حاڵەتە کەسێک وەرخۆی فزول بۆ حەزی کردو تاقیب کاتەوە توش بەڵێ ینی ئەمانە اینجا لە یاسای پەرلەمانە کە دەرچووە باسیەوەی تایە ئەبێن نەخۆشخانە و سنتەری تایبەت بۆ ئەمانە بکرێنەوە ئەمانە قوربانگەشتونەتە حاڵەت ئێمە وتمان بە 4 قۆناغا ئەڕۆ لە بەشی یەکەم ئاگەراگاداربی وتمان 4 قۆناغا قۆناغی یەکەم تەجروبەیە قۆناغی دووەم بە شێوەیەکی پچڕ قۆناغی سێم بە شێوەیەکی ڕێکوپێکی قۆناغی چوارم ئالوودەبوونە کە ئەمانە هەمویان گەشتونتە قۆناغی ئالوودەبوون کەواتە ئەمانە پێویستیان بە چارەسەر هەیە
و بە بەڵگەش کە لەگەڵ یانەدانیشی نەمانگوو گرتنی تۆ چارەسەری و چارەسەری شەجاران دوو کەسمە ناسیێستا چوارسە کەسە ناسمەمە یەکەم دووەم چۆن هاتووم هەر لێرە ناوی ڕێکخراویشانێ نەکاندێکیانەیوت ئەمە شتی باشمان پێ دەکەن و خولمان بۆکەن و سمینەرمان بۆکەن ئەمە خراپ نییە بەڵام ئەم کەسانە ئەم مادە هۆشبەرانە لە ناو لەشیانە لە ناو خوێنیانە زۆر جار داوایەکە بۆیە ئەبێ ئەمانە خەسەخانی تایبەتە بێ بە چارەسەری کەسانی ئالو حتا تیان نبوو لە ئێران فێر بوو ژمارەی زۆر لە ئێران فێر بوو بۆ گەشت گوزار چۆ بووی وڵات لەوێ فێر بوو وتی لەوێ 3 مانگ کەوتە شوێنێکە و کەم پێکەوە عیلاج وەرەگرن پێویستیان پێ بوو زیاتر یەکەنەوانە لێرەش پێویستە نەخۆشخانە هەبێ پێویستە سنتەری تایبەت هەبێ هەمووی داوای ئەویان نەکرد پێویستیانە چارەسەر بکرێنەوە ئەم تەمەەن چارەسەرەکەی چییە بیدایەت هەندێک دەرمانی طبیانێنێ هەمان کاریگەری مادە هۆشبەرەکەی هەیە بەڵام ڕۆژی سەلامەتە بە ڕێژەیەکی کەمە وردە و دەبیان کەمەکەنەوە وردە و دەبیان کەمەکەن و هەتا جسمیان و کوان چۆنی جگەرە چێژ بێن نیکۆتین و قەترات لە لەشیان زۆرە هەڵەگەر نەی خۆمژانە سەرم تووشە بێ و تۆ بە یەکجار ناتوانانی بڵێ جگەرەکەت تەرەک بە ئەگەر ڕۆژی پاکەتێکە کێشێ بۆ یەکەی بە نیو پاکەت اینجا بۆ یەکەی بە 8 جگەرە اینجا بۆ یەکەی بە 6 جگەر اینجا 4 جگەر هەتا لەشی پاگە بێتەوانێ ئەمانەش پێویستە ئەم دەرمان و عیلاجیان لەگەڵا بەکاربێنی هەتا پاگە بێتەوە لەشیان اینجا لەگەڵیشە ڕۆڵی وشیارکردنەوە هەم لە ڕاگەیاندنەکان هەم لەو سنتەرانە هەم لە چاکسازی خۆ لەوێ ناویان چاکسازیە شوێنەکەی کاگیرن چاکسازی بەڵام بەداخە وەکو پێویست نیە لە قانونەکەی ئەوەی کە دەرچووە بۆ ئەم مادە هۆشبەرانی پەرلەمانتیایە تێبێ شوێنە بکرێتەوە بەڵام پرسیارم لە چەند مەسوولێکی وتی کاکە هەر نەخۆشیە نازان حسابیان کردەوە چەند دەفتەری تێشێ و عیلاج حکوومەتی لەم کاتە دارایی نیە خۆی لێ خەوانوە و ئەم شتانە نەکراوەتەوە ئەنجا کێشەیەکی تر هەیە مە پێویستە بەڕاستی لەسەر ئاستی پەرلەمان و وەزارەتی ناوخۆ حەل بکرێت هەر کەسەیە ئەم مادەیە من پێم وتم باشە کوڕم بۆ نەچوو بۆ لای پرسیارێکی تیا بوو ئەچووی بۆ لای پزیشکی دەرونی زۆربیان ئەیگونا ئەماگو بۆ نەچووی ئەیگو آخر من لەوێ ئەگەر فاستم کەن و بزان وای ئەم گرن زۆر جارێگو چوین و ئاسایش گوتوینی ئەبێ لێرەیە هەر کەسێ بە ئیرادەی خۆی مادەکەش لە جسمیا هەبێ کە بڕوا بۆ لای پزیشکی دەرونی نابێ بگیرێت یاخود کە خەبەری لێ ئەدرێ خەبەر لەیەکی تر ئەڵێ فلان لەگەڵ مایخوان نازانچی نابێشە پەلکێش بکرێ و بۆ دادگا و بۆ سزن و ئاسایی شۆمانەمە پێویستە چارەسەریان بکرێت بچوانەمە قوربانین زەحیەن و ئەگە چارەسەر نەکرێن وەکو ئێستاە تایەتی دەهێمین جارە هەشتمین جارە نوێم جارە گیراوە هەر بەردەوامی شەبێت دوای مانگی دوو مانگی تەحملم نەکردووە ئەی ناڵم ئێستا تاجرەکان لەگەڵ یانان ئەیگو ڕقەمەکەمانێنێ ڕقەمەکە کە بەر بووی اینجا هەندێکیان دوو مانگیان 6 مانگێکیان ساڵێکەن هەندێکیان هەندێکشان قورسە دوای واڵێ ئەگەر پێویستی پێ و پارەشت نەبوو قەینا دوایی بە کەیفی خۆ بمەرە ینی ئەویش خۆشی شخصێک عیلاجیش نەکراوە جسمیشی داوایەکە ئەی پێگومان دووبارە و سێبارا بێتەوە اینجا ئەو کارەساتی خێزانی لە دوایە مناڵم دایک و باوکە بێ بەشە بێ زۆریان هەر کەس و کاری سەردانیان ناکردن نگونان بۆچی لەبەرەوەی لە کۆمەلگای ئەمەیان بابەتێکە بەداخەوە کە بە سوک سەیرەکە نەخۆشە لە کاتێکان نەخۆشە کاک دکتۆر ئەوەندەی من ئاگادار بم جەنابتان ئێستا خەریکی توێژینەوەیەکەن توێژینەوەکە خۆشبەختانە بەرەو کۆتایی ئەڕوات ئەوەی کە گرنگە بۆ خۆتەزانی هەمیشە ئەدەب و ئەدەبیات کاریگەری چیرۆکان کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر خەڵک پێم خۆشە لەناو ئەو توێژینەوەی کە ئێوە کردوتانە چیرۆکی زیندوو کاریگەر چیرۆکی یان زیاتر لە چیرۆکێکی ئەگەر هەبێت دەرفەت هەبێت بۆمان باس بکەی بۆەوەی بەڕاستی کە بینەر ئەم چیرۆکە ئەبینێت ڕاستەخۆ کاریگەریە بێ لەسەری وڵی مەمەساوە خۆزان توێژینەوە تۆ یەکەم شت کە لەگەڵ یادانیشی پێ ئەڵەی ناوی ناوێ هەموو خوزانانی لەبەرەوە ئەمە توێژینەوەیە ئەبێ نهێنیان پارێز ناتوانێت بەس بە شێوەیەکی عام کە بڵین مەسەن بۆ نمونە ئافرەتێکی تیابوو بۆ نمونە ئێمە شوێنەکانە گۆڕین بۆی کەس نەیناسێتەوە بۆ نمونە بە 14 ساڵی یابیان بەشوو ینی ئەمەش غەڵەتی دایک و باوک وەدە بزانم گەڕەرەوە بە سەرەتاکەی کە ئەمە بە 14 ساڵی لە مەکتەب دەریان هێنابووە ها کاسی ڕۆشنبیریشیە ئەمە ئەگەر بی خوێنایە خوێنەوەر وایە ڕۆشنبیر بووە هاتە زانکۆ ئەو کاتا بێ بە کەسێکی بەرهەمێنەر نابێ بە کەسێکی بەکاربەر و نابێ بە کەسێکی مسایلێک ئەمە غەڵەتی دایک و باوک کە مناڵیان بە بچووکی لە مەکتەب دەرێهێن و ئەیەن بەشوو بۆ هەر مەساعدێ ئەنجاوتی مێردەکەم تابڵی خراپ بوو
مێردەکەم لەم مادانەی بەکارێنە وتی منی فێری مەرحەلەی یەکەم جگەرە کێشان کرد منی فێری مادەی هۆشبەر کرد وتی بۆ ئەوەی کە سێکس لەگەڵ ئاکەم ئاگال لە خۆ نەبێ نازانم حەز بە نشۆی وەل حاصل ینی ژنی خۆتۆرە فێری مادەی هۆشبەرکەی وتی وڵی تر دوایی لی تەلاق بوو لێک جابوومەوە فێری مادەکەش بوو من ڕەفیقەکانیشم کشوانە وتی شتی تری خۆی لەو خۆشتر و نازانچی ئەنی بزانە گەشتۆتە حاڵەتێ قوربانجان ینی پیا و ژنی خۆی هەڵەخەڵەتێنێ باوکە مناڵی خۆی لە مەکتەبدا ینی کە ئەگەڕیتەوە بۆ سەر چاوانەمانە لە خێزانێکی ڕۆشنبیرەوە نەهاتون لە خێزانێکی دەروندرستەوە نەهاتون دایک و باوکێکی بە معنای کەلیمە باوگی نەبوون باوک دایک نەبوون سەدان چیرۆکی ئەوەی کە لە بەش یەکەمە بۆم باس کردی کوڕە دایکی تەلاق دراوە ڕۆشتۆ بۆ خارج ئەم کوڕی بەجێهێشتوە تەمەنەمە لە 5 ساڵی 4 ساڵی یا باسی کرد اینجا باوکی دەری کردو چۆ ژنی تری ناوەتەوە دیارە ژنەکەی وتێتی نابێ مناڵێ لەگەڵا بێ لای نەنکووانە و ماوەی تر ئەوانیش بۆکو پێویست دیارە بەخێیان نەکردوە عەمری خۆیان کرد نازانجی کەوتوتە سەر جادا بڕاو هەبێ گوڵ و پارکی ئازادیشەوە تەبانی خەوتم چەند شەوێک مثلا لە غەسلیشی کردووە شەو لە غەسلەکە خەوتۆ نازانم چی ئیتر وردەوتی ئافرەتێکی هەر وەکو ئەمانە ناسی لە پارکی ئازادی فێری کردم فێری ئەم مادەی کردم لەگەڵ یا ئیتر کە گیرا بوو ناوی منیشیا بوو ینی ئەم کوڕە ئەگەر دایکی لە خۆی بگرتایە ئەگەر باوکی لە خۆی بگرتایە ئەگەم دایک و باوکە تۆ چۆن هەریەکە دوای حەزی خۆی کەوتووە ئەم ڕۆستۆ بۆ خارج دانەشوی کردوەوە چی باوک ژنی تریە ناوەتەوە ئەم مناڵە گوناحی چییە تۆ بۆ مناڵەخەیتەوە کە مناڵ خسەوە بۆ پەروەردەی ناکەی چاولێ تاوانباری سەرەکی ئەم خێزانەم دایک و باوکەیە ئەم مناڵە قوربانیە ئەگەر مناڵ لە خێزانێکی وەکو مناڵەکانی تر خۆشەویستی بدرایە و ڕێزی بگیرایە و لە باوەشی گەرمی دایک و باوکە پەروەردە بووایە و خەریکی خوێندن بووە نازانچە بۆچی پەنای بۆ مابن چە زۆربیانەگوی کێشەمان هەیە نەمانزەیم کێشە چارەسەرکەین بەیان و تۆگەرە حەپە بخۆی کێشەکانە چارەسەرە بێ هەڵیان خەڵەتانەوە ڕاستە حەبەکەم ماوەیە جێژە دەکا وەکو ئاگەر لە خۆن نامێنێ بەس ئاگەر لە خۆن نامێنێ جێژە دەکا وەکو نەعامە چۆن سەرەکا بە ناو خۆڵە لە دوا پشتێک مەزانێک ئەو خەڵکی نەبینی خەڵک نبینێ وردە تەدمیر بوون ئاوە تووشم حاڵەتە بوون و ئەم سجن و ئەو سجن و بەرڵە اینجا کێشەکە ئەگەر تۆ ێستا سەرچاوی ئەم هۆکارانە وشک نەکەی حکوومەتیش بە پلەی دووەم و سێم زەرەرەکە کاکە لەوێ زان چۆن لەیچێ لە چاکسازیەکان بڕاو هەبێ ئەیگۆ ڕۆژی یەک دەفتەر بەس خواردن و میوانەینێ خواردن و میوە ینی تۆ حسابی کە مانگی 30 دەفتەر لە یەکێک لە سجنەکانە سەڵفکە بۆ ئەمانە اینجا ئەمانە ئەبوایە لە ناو کۆمەلگایە بوونە بەرهەمهێنەر بوونا ئێستا تۆ ئەبێ خزمەتی بکەی بوون بە مشەخۆر اینجا عیلاج و دەرمان و چی و اینجا حرەسی بۆ دارێ و اینجا مراقبە ئەمە خۆی چێ نیە و دوو نیە و سێ نییە هەزارانە بۆیە ئەبێ حکوومەت یەکێ بێ کە هەوڵ با بۆی هاوڵاتیەکانی کەموتمانە بێت تاعینیان کەن ئەبێ ئیشان بۆ بدۆزنەوە دەرفەتی کاریان بۆ بدۆزنەوە بۆ ئەوەیە حکوومەت یەکەم کەس خۆی قازانجەکە ئەیە وڵاتانی ئەوروپامی سۆشیال هەیە و پارەیانەیە نوێکێ بێ ئیش بێ پارەیانێنێ بۆ ئەوەی نەکەوێتە سەرجا دەسبێ لێ بێ سەدەوەی تیا سەرف بکە ئەمە وقایەمانی خۆپاراستنمانە اینجا دایک و باوک بەڕاستی زۆر گرنگە کۆمەڵە شت تێمە مۆساجیان ئەبێ دایک و باوک زوو هەستی پیا بکەن چکرد کە زوو هەستی پێ کرد زوو چارەسەرەکە کاکتوریستم باسی ئەوە بکەم ئێمە ئەگەر بۆ نمونە ببوورە بێگومان ئەمەی کە ئێستا ئێمە بە جەنگێک ئەیبینین و کارە ساتێکە ڕوبەڕوومان بۆتەوە ڕۆژ و دوو ڕۆژ نییە ئێمە ئەمەی کە ئێستا هەیە لانی کەم 20 بۆ 25 ساڵە بێ زیاتر لە دوو دەیە کەم تا زۆر هەبووە بەڵام لەبەر ئەوەی کە قسەی جدی لەسەر نەکراوە یان حکوومەت پلانێکی جدی نەبووە بۆ ڕوبەڕووبوونەوەی چ لە ئاستە پەروەردەیەکەی بێت چ لە ئاستی یاسا بێ بۆیە ئێستا هەستەکەین کە ڕێژەکە وەگەوەی کە جەنابیش باسی کرد وە وەگەوەی کە ئامارەکان ئەگەرچی ئاماری نافەرمین بەڵام پێمان ئەڵێت کە ڕێژەکە زۆر زیادی کردووە ئەو هەنگاوانەی کە ئەبوو پێش 20 ساڵ بنرایە و نەنراوە چین و ئێستا ئەبێ ئێمە چی بکەین گریمان ئێستا ئێمە لە خاڵی سفرین بۆ ڕوبەڕووبوونەوە لەم خاڵە سفرت چۆن بتوانین بچینە ئاستێک کە بتوانین بڵین ئێستا ئێمە بە تەواوەتی ئەتوانین ڕوبەڕووی ئەم دیاردێت بینەوە ئەزن چۆنە قوربانجان ئێمە لە مادەی هۆشبەرە سێ سەرچاومان هەیە سەرچاوەیە گەوانن کە بەرهەمێنن خۆ بەداخەوە خەریکی لە کوردستانیش بەرهەمیە بەداخەوە ئەوە خۆی ئاساییشەوەوانە و ئەخبار پێمان ئەڵێن لە چۆ مەعمەلێکیانگرت و لە چۆ مەزرعەیەکیانگرت و لە چۆ دایانقسو لە کەواتە ئەبێ ئەم سەرچاوەیە لە ناوخۆمانە نەهێڵدێ بەڵام دەرەوە بە ئێمە وشکتەنە هاوردە بوو ئێستا بەرهەمهێنەریش ئەمە چەپارێکی زۆری تایە
بەڵام ماڵی خەڵک کاولەکەن کەواتە یەکەم شت ئەبێ نێڵێن لە ناوخۆ ئەمە زیاتر ئاسایش و حکوومەت چاوی کراوتر بێت و دەستیان خۆش بێوانەی کردوانەوە زیاتر ئەبێ باگەن دووەم ئێمە خۆ لە ئێرانەوە ئەفغانستان حدودمانن سەرچاوی هەیە بەرهەمهێنان و نەقڵکردنین ئەبێ سنوورەکانمان بپارێزین بەداخەوە سنوورەکانمان وەکو پێویست نییە لە زمانی حکوومەتە نەتوانرا بەم شێوە ئەم مادە هۆشبەرانە بهێنرێتە کوردستان و لە زمانی بەحسەکەی مەڵی سەدامی گۆڕ بەگۆڕ دەگمەن بوو حاڵەتەکان ینی لەم شارەیە 50 کەس نابینی ئێستا کە بۆ بە هەزاران کەس تاوان تو حسابیەوە مەکە 4,000 کەس 2,000 کەس 3,000 کەس گیراوە بە هەزارانی تر هەیە نەگیراوە نە لەمەکە شۆتە بەرەڵاکرێن و یا دەسەڵات پیان ناوێرێ یاخود بۆیان نادۆزرێتەوە نهێنین بەڵێ نازانرێ ئەمانە ئەبێ ئیش لەسەر ئەمە بکرێت کە تۆ سەرچاوەکەیەتی ئەگەر وشکی شن نەکرد منعی کە کەمی کەرەوە دووەم ئەمانی کە بازرگان و تیجارن ئەبێ ینی تونترین سزا بدرێن زمانی حکومت بەعس کاناڵین گۆڕ بە گۆڕ ئەعدامەکرا ئەمە حەقی خۆیەتی کاکە ینی خۆی گەورە لە قوڕانیشە پێمان لەگەر یەکیشی بکوژە بێ بیکوژیتەوە ئەمانە هەزاران کەسە کوژن و عائیلەکانیشان تەدمیرەکەن و مناڵەکانیشانە کوژن خۆ کوشتن هەرنیە لە نایبەری تۆ مناڵکە کەوتە سەرجادە و تووشی تەلاق و لێکجیابوونەوە بوو دەیان تاوانی ترێ بۆکە مناڵە ئەم پیاوە تەواو تەدمیر بوو ژنەکەی لێی جیابوانە دایک و باوکی بە خەفەتی ئەوە وڵی کوڕێکی تیا بوو ئەیگوت دایکم جەڵتە لیا ێسانە سەر جێگا کەوتووە باوکیژمە دوو چاوی شۆر بۆ لە خەفەتی من هەر تاقە کوڕیان هەبوو ئەیگوی تر هەنیان خەڵەتان بەو شێوە هەر ئەگیریا ئەیگو خۆنکە بەرە بمەمجارە ئەچم پێڵاوەکانیان ماچەکەم نازانام چی چێ تا دوای کەواتە ئەم تاجرانە ئەبی لێ پرسیینی و توندیان لەگەڵا بکرێن کاکتۆر باس لە قانونەکە کەمی کردو نازانام چەند ساڵێکە باس لە بازرگان قسەی خۆش لەیاد بێت ئەگوترێت ئەمانی کە ئێستا لە چاکسازیەکانە وەکو تۆمەدار و تاوان باگیراون ئەمە بازرگانە گەورەکان نین ئەمە وردە بازرگانن ئەمە ئەوان کە دەستا و دەستی پێەکەن بە نسبەتی کەم بازرگانە گەورەکان ئەڵێ کوردوتنی وەک بەرزێکی بانان بۆی دەرچوون و هیچ گرفتێکیان نییە اینجاوەکەوێتەوە سەر بەڕاستی حکوومەت و لایانی پەیوەندیدار سرە گەورەکان بدۆزنەوانە ئەتر ئەوەی ئەکەوێت سەر ئیجراعاتی حکوومەت چکە تا تۆ بە دوای سەرچاوە ڕئیسیەکە بگەڕی تۆ مەسەلەن کانیەکە هەیە ئاوەکەی لێڵە قوڵێ تۆ یەیتە خوارە و دەفەرعی لێ بۆ تۆ فەرعی ئەگریت و دوان نەگری هەر بەردەوامە سەرچاوەکە بەردەوامە ئەوەی جەناب دەڵی ڕاستە بەڵامی ترەوە ئیشی حکوومەت و لایانی پەیوەندیدارە کە ئەمە بنەبڕ بکەن ئەبی ئیجراعاتی تەواو بکەن چونکە دوژمنەکان نەیانتوانی نە بە کیمیاباران نە بە ئەنفال نە بە شاڕ بە چەک لە ناومان بەرن ئەزانی ئێستا بەمە لە ناومانە بن خەتەرترین چەکە ئەم هەموو گەنجە تەدمیرە بێ خێزانیان ئەو مستەهدەفی چێ ئەوانە کە لەو پەڕی ئێمەمانان توش نابین کەژونتە حاڵەتێک و ئەوانە و ئەزانین ڕاستەکان بەس سەرچاوەکەی هەرزەکاریە گەنجەکانە نیتە دوای ئەوە بەرهەمهێنەرەکان تەمان کە ئەو گەنجەگە توش بوو لە 1920 ساڵی هیوای 10 ساڵێک و 15 ساڵ 20 ساڵە بەکارێنم هەتا گیراوە دەجاری گیراوە دەجار ئەوتە لە ئاسایشەیە لە سجن هەیە ئەمانە بۆیە بیدا اینجا جۆری سێمیشیان قوربانیەکانن ئەمانن ئەبێ ئەو سەرچاوانی کە وتمان هۆکارەکان نەخوێنەواری و واسێنان لە خوێندنە و بێ ئیشی و بێکاریە و هەستکردن بە کەمیە و نەخۆشی دەرونیە و بۆ نمونە کێشەی خێزانیە و ئەمانە هەمووی بێ بنەبڕ کرێت ئەبێ ئیشی لەسەر کرێت خۆ نەشتوانی لە 100 کەمیوکەی کاکە بیکە بە لە 60 کەم کە بیکە بە 70 کاری لەسەر بکرێت ئەبێ ئیشی لەسەر کرێت اینجاوی مای دڵخۆشیە بەڕاستی لە ئەنجومەنی وەزیران لەسەر ئیشی لەسەر کراوە یان ئەوەی من بزانام لە ئەنجومەنی وەزیران داوا کراوە لە هەموو وەزارەتی پەیوەندیدارەکان لێیچە لەوانە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە کە ڕۆڵیان هەیە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی لە وەزارەتی خوێندنی باڵا لەسەر ئاستی ئەوەی من ئاگادار بن ئەنجومەنی وەزارەت ئیشی لەسەر کراوە کتاب کراوە بۆ هەموو زانکۆکان کە نامەی ماستەر و دکتۆراکان بەحسی تەخەڕوج لەسەر مادەی هۆشبەر ئێستا تەنانەت جەنابە دەزانی لوژنەیەکدانراوە ئێسامە لوژنەیەکدانراوین لە سەرۆکاتی زانکۆی سەڵاحەدین جەنابیشتی تایە ئێمە بەڵە زانکۆی سلێمانی بوورە کە لێرەم تەکی زانکەکان تریژە بێ بۆ جێبەجێکردنی ئەو داواکاری وەزارەتی خوێندنی باڵا و ئێستا ئیشی لەسەرەکرێ بۆ وشارکردنی خوێندکارەکان دایک و باوکیان پەیوەندی بە مامۆستایانی ئاینیەوە کرێ لە خۆتبەکانە قسەی لەسەر بکەن چی هەتا دوای ئەم ئیشانە هەمووی ئەکرێ و لەگەڵی ئەکەیە بەڵام سستە بەڵام ئیسیجابە وەکو پێویست نییە چەمە نەحی داراییەوێ ئەنجامە توێژینەوە ئەکرێ سام توێژینەوەی دەرەنجامی ئەوەیە کە وەزارەتی خوێندنی باڵا
لایەنێکی پەیوەندیدار لەگەڵ زانکۆیان دەستی کردووە بەم توێژینەوەی و ئەبێ بەردەوام بێ ڕاگەیاندەکان زۆر گەنگە بۆ بابەتی توێژینەوە کە تەمەەن باقی بێ وە کوردەڵێ ئەگەر دەرەنجامەکان توێژنە کۆتا دەرەنجامەکان بڵاو بۆ پێم خۆش جارت دابنیشینەوە بە تابێت قسە لەسەر دەرەنجامەکان بکەینەوە بەڵام شتێتر هەیە کە زۆر کاتژی پرسیارە وەکو باسکردن باس ئەکرێت ئەڵێن تەنانەت ناو چاکسازیەکانیشە ئەم مادەیە بە شێو لە شێوەکان براوەتە ژوورەوە و لە ناو چاکسازیەکانە بەکارهێنراوە تەنانەت بازرگانی وردیش پێوە کراوە هیچ دەو چیرۆکانشتی وە ڕوبەڕووی بوونەتەوە بەڵێ بەنیسبەت تەبەن بەشی یەکەمی دەرەنجامی توێژینەوەکە تەبەن نەمە ئەم توێژینەوە بە هاوکاری زانکۆی سلێمانیە لەگەڵ دامەزراوی سەرۆک مامجەلال کە ئەوان تەبەنیان کردووە ئەکی دوایی دەرەنجامەکەی ئەلانەکرێ ئێمە لە زانکۆ لەگەڵ ئەوانە ئەلان یەکەین و پێشنیازەکەین و کەسانی بەرپرس بەڕاستی بانگەکرێ ئیشی لەسەر بکرێت دوای ئەوە ئیشی لەسەرەکەن ئیشی لەسەر ناگەن ئەویان نازانێت بەنیسبەتەوە تەمەن ئێمە پرسیاری ئەومان لێکردن هەندێکیانیان گو ناتوانین وازی لێبێنین تیان نبوو 2 ساڵ بوو سجن بوو 3 ساڵ سجن بوو ئەیوتم ئەم 3 ساڵە خۆ نەو خواردووە هەندێکیان بۆ جوابی وەڵامەکەی تۆ وتی وەڵام ماوەی ساڵێکە ساڵ و نیوێکە نایەتە ناو بەندیخانەکانمان ئەمە قسەی ئەوانە واتە هەبووە پێشتر وتی بۆیان نهێنین چۆنیان هێنا ئەیتر ناوی خەڵکی نانە بەس هەیە ڕێی خۆی هەیە چۆنێنێ ئەمە نازام بەڵام وتی ساڵێکە ساڵ و نیوێکە نەماوە دیارە ئیجراعاتەکان تونند کراوە هەیە کاکەی خەنە ناو دوولۆڕی تۆ پێڵاوەکەی پاژنەکەی دەرێنێ و کونێکای کەتە ناوی جیازیش نایخوێنێتەوە یان هەندێشتی شێ خۆ تۆ دەسەڵاتن نییە هەندێک شتێکە ناو خواردنەوە بۆیان ئیتر وەسیلی خۆیان هەیە بەشەر نەفسی نزم هەیە دەرون نزم بۆ پارە ماتوان هاوکاریان بکەن بەس خۆڵ ناگرێ هەموویان وتیانەوە ساڵێک ساڵ و نیوێک زیاترە بێ بە هیچ شێوەیەک ناکاوە دەستمانە بۆماندا دکتۆرێکی بەڕێز هاوڕێیەکی ئازیزمە جارێکیان باسی لەوەی کرد باسان لە مادە هۆشبەرانە کرد باسیەوەی کرد کە ئێستا فێربوون لە تاقیگەیە گۆڕانکاری بەسەر مادەکەیە هێنن لەگەڵ مادەی ترا تێکەڵاوی ئەەکەن کە بە ئاسایی ناناسرێتەوە بۆیە ناچارن پێویستیان بە تاقیگەیەکی پێشکەوتتر هەیە بۆەوەی کە دووبارە ئەم مادەیە بناسنەوە وەلێکیان جیا بکەنەوە هۆی تا تەکنۆلۆژیا پێشکە فێڵ و تەڵەکەکانیش پێشەکە زەبجاران ئیمتیحان وەرەقەیەک بۆی نووسی زادیاز شتێکاتی گوێ کەواتە تۆ سەبێ لەگەڵ یاوریایی بە دوای ئەوانەیە بگەڕی بزەبێت ئەوە هەیە جا خۆی ئەمە چییە مادەی هۆشبەر چییە هەر مادەیەکی کیمیاوی سروشتی بێت جیاوەمەی کە ئێستا ڕوێنن یاخود تێکەڵ بە مادەی تر بکرێت دروست کراوێ هەموو یەکێتە مادەی هۆشبەرەوانێ تەنانەت هەندێکی سیکۆتین بێ قەزاوی سیکۆتین ئەکاتە ناو نایلۆنەوانێ و گەرمێکا و هەڵیەمژێ ینی خۆ مەوادی تەنزیفات لە ناوماڵە ئەگەر یەکێ هۆکارەکەی هەبوو شتە دۆزیێتەوانێ من لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزۆنیە بەڕێزێک لە ئاسایش کە بەرپرس بوو لە بنەبەڕکردی مادە هۆشبەرەکان وتی ئێمە چەند کافتریایە ئەمە چەند ساڵە پێشەسا وتی چەند کافتریایەکمان داخستووە لەبەرەوەی فێر بوو بنچیان نەکرد دۆزیمانەوە نسبەتێکی کەمیانەکرد ناو تووتنەکەی نێرگەلەکەەوە وردە و دەم کە سە حەسی بە خۆشترەکە اینجا بازاری کافترای گەرمترە بێت تووشە بوو ئیتر وردەوە دەکە تووشە بوو ئەم بەدوایە ئەڕۆی ئە بەدوایە ڕۆ جا ئەمە شەیە هەندێک کافتریا هەیە بێویژدانن ئەمە نابێت لێپرسینەوەی توندیان لەگەڵا بکرێ اینجا بۆیە ئێمەڵین دایک و باو مێڵن دوکە مناڵەکانتان بڕۆ بۆ نێرگە لە کێشان خۆ هەمویان بە ویژدانین تووتنێکی پاکی تیادا بنێن جا چونکە پارێزەکە بۆ خۆی زەرمەندە هیچ ئەزانی نیکۆتین نزیکەی 3000 مادەی خەتەری تیا 3000 مادە کاک دکتۆر وەکو پرسیاری کۆتایی وەک زۆر کات باوە ئەڵێن کەسێکگەڵێ ئەگەر من بوومایە لە جێ فلان کەس ئەوەمە کرد ئەگەر من ئەوەم بەدەست وایە ئەوەمە کرد ئەگەر بەدەستۆ بێت دەسەڵاتی ئەوەت هەبێت کە نەخشە ڕێگایەک دابنێت و نەخشە ڕێگایەک ئەبێت وەکو خۆی جێبەجێ بکرێت چارەسەری با بڵێن خێرا چارەسەری خێرا و دەست و برد بەڕای تۆ چی ئەگەر تۆ یەکەم شت لە پەرلەمان داوامان نەکرد و هەوڵمانەیە یاساکە ئەوانەی کە بازرگانی پێوەکرێن یاقدام بکرێن چونکە لەوە زیاین تۆ داێنیت بۆ ماوەیەکە ناترسێت ئەبێ ئەدام بکرێت ئەمە یەکەم دووەم ئەبێ خەستەخانەی تایبەت بکرێتەوە و لە زۆربەی وڵاتانی دنیا هەیە بۆ چارەسەری ئەمانەی توژبوون بە مادەی خۆش بەرەوانە عیلاجکردن لەوێ بەو شێوەیە سێەم سنوورەکان ئەمەندە تونند و تۆڵەکەین و ئەچیزەی پێشکەوت و ئەوەی کە وڵاتان هەیەیانە ئەیان نین بە بەرپرسان لە گومرگەکان بۆ ئەوەی بە ئاسانی ئەم مادانە نێتە ژوورەوانێ
خاڵێکی تر لێپرسینەوەی تونند لەوانە ئەکرێت کە کەمتەر خەمن بە تایبەتی لە خێزانە ینی ئێمە بێ پێویستمان بە یاسایەکەی لێپرسین لە دایک و باوک کرێ سەر دایک و باوکەیە مناڵەکە بە مڵکی خۆی زانێت تۆ قت چییە چۆن من حەقم چییە تۆ کە مناڵەکەی تۆ بەڕەڵا کرد و لێو نەپرسیێوانە بوو بە کابراایەکی چقۆوەشێن و پیا و کوژ و مادەی هۆشبەر بەکاربێنێ زەرەر لە منەیە لە مناڵەکەمەیە لە متەلەکاتی عامەیە سجنیەکەن لە بودجەی گشتی کە بەشی منی تیا بەشی تۆی تیا بێ خواردنی بیت ڕۆژی دوو دەفتەری تیا سەرفکەیت و لەو سناو لەوە ئەجەبزان لەمە کوردستانە چۆن من حەقم نییە لە وڵاتان بڕواوە بێ لە شوێنی کە سویدە ئێمە پێمانەڵێن من نەچوون بەزەڵێ ئەگەر مناڵێ لە باخچەی ساوایان چڕنوقی لە مناڵێکی تر بێ گازێکی لێ بگرێ ڕێک توێژەری کۆمەڵایەتی و دەرونی لەگەڵ پۆلیسە ئەڕۆن بۆ لای دایکە و باوکەکە محاسبەیانەکەن ئەڵێ ئێوە مناڵەکانتان تونند کردووە لێتان ناوە بۆیە ئەم تۆڵی خۆی لە مناڵانی ترەکاتەوانە کوردەکانی خۆمان زۆربیان توش مناڵەکانی لێ سنگونەتەوانێت کە توندوتیژن لە شکاتیان لێ بکەن ئەبێ یاسایە لە کوردستانیش دەرچێ لێپرسینەوە لەگەڵ و دایک و باوکانە بکە کە ڕۆڵی دایک و باوک نابین بز مناڵە خەنەوە بەڕڵایان کردوون ئەوە هەمووی بیئەیەکە ژینگەیەکە ڤایرۆسی میکرۆبی دنیای تیا گەشاکە ئەم مناڵانە بن بە قوربانی ئەبێ لەسەر بنەمایەکی دروست هاوسەرگیری بکرێت بۆ تەلاق و لێکجابوونەوە کەم بێتەوە ئێستا زانین تەلاق و لێکجابوونەوە زۆر ئێوانی تووشی تەلاق و لێکجابوونەوە بە پیاوە ژنەکەی وازی لێ ناوژنە زۆر جار ئەم خەمو خەفەتە و مشکلەی پێ حەل ناکرێت دەواازەیەکی نییە بڵێ بێ ئیشە بێکارە چی مناڵەکانی بێ سەرپەرشتیارە بن بێ خۆشەویستیە بن بێ ئەمانە هەمووی هۆکارە هەموو ئیش اینجا لە وەزارەتی پەروەردە منهەج دەستکاری یەکەم بابەتێدا ئەنێم بۆ هەموو ئەوانەی کە مەترسیەکانی تۆڕە کۆمەڵایەتەکان مەترسیەکانی بەکارهێنێ مادە هۆشبەرەکان ئەبێ کۆڕ و کۆبوونەوەی بەردەوام بە دایکان و باوکان کرد لە ڕاگەیاندەکاندا ناچاریانەکەن ڤیددیویان بۆ تەسویرەکەین و لەسەر مەترسیەکان و خەتەریەکان و نیشانەکان و بۆیان نێرین ئەوان پەخشی بکەن کاتێکیان بۆ حکوومەت دەبێت زامیان بکە ئەبێ لەو ماوەی ئەوم بۆ پەخشی لە دایک و باوکان ئاگادارەکەنەوە لێ ناوماڵ ئاگار لێبێ ئەگەر بۆ نمونە لۆکەیەکە بینی تۆ خوێنی پێوە بوو مناڵەکە و مەزاجی وەکو جاران نەما هەندێشتی گرانبەها لە ناوماڵە نەما سەیری کرد کوڕەکە و ڕەنگی زەر دەبێ بێتاقەتە مەزاجی تێک چووە وەکو جاران نان ناخۆ وەکو جاران نایەتە ناوتان وەکو جان چی کەواتە هەمی گۆڕانکاری ئەمە شتێک هەیە هەیە هیچ شتێک ناکات ئەوەتە مناڵەکەی ئاوای لێ دوایەوە هەمومان تووشە بین بەخوا عنسوڵێکی شەڕ لە هەر شوێنێکە هەبێ زەرەر لە هەمومانەیە هیچ نەبێ شوختێ لە سیارەکەی تۆکە شەڕێ بە مناڵەکە دەفرۆشە عنسوڵێکی خێری شەبێ خزمەتی هەمومانەکە دەبا هەمومان هەان بین ڕێگەزە خێرەکان باگەشە پێ بکەین کاکتۆر زۆر سپاس کە ماندوومان کردی سپاس بۆ ڕێنمایەکانت بەڕێزان لێرەیە کۆتایی بە پرۆگرامی دووەمی تایبەت بە مادە هۆشبەرەکان دێنین تا پرۆگرامی چینەوە هەر شاد و بەختەوەر بن